أنا توزتكوا والله الحمد لله زور باش يا ربي باش سپاسەکەم. لەبوو من باسکە لە گوندی مەرزان بەچ خەریکی ڕۆژانە ئەگەر وشی دوو قسەمان لەسەر ئەو گوندە جوانی لێ بکەین ماشەڵڵا گوندەکەتان ژینگەشی زۆر جوانی هەیە لە دیمەنەکانی تێر نابی زۆر بەخێرین سەر و سەرچاو بەخۆ باسی کار و کاسبی خۆم کەیان بە عام خەرچی گوندی وەڵی خۆت و ئەگەر خۆم بی وڵی هەر وەکو عامی خەرچی ئەو دیاتەکان ئەمن بە بژێوی ژیان و کار و کاسبی و بەو شێوێ ژیان بەڕێ دەکەین. قەلب ساغویت سپاسەکەم. چ تێ مار چێر وڵی شخصیان تەیر و تار والله ئەمن ئەوانم نینە مامۆستا ناوەڵە بەس ماری بابم هەیتیان کاتا بابیش هەیبیت حساب کەم هەیت هەتا بابم هەبی مەسەلەی کوردی دەیانگوت هەتا باب کە بابی ڕاگەیشتم دارەکەین سەحەتی کرد بەس ئەمە ملیاتیە ئەوە تاتا بابم تەمەنی درێژ بی دەگەری هەمویان ئەوانی کە بابیان سەلامەت بیاخوا هەتا ئەو هەبیتن بەڕاستی ئەمە زۆر بەژیان ماندوونین بەڵام ئینشەڵا سای و سەبەی لەسەرمان زیاد بیتن و وی هەموو ئەوانی کە جوان دەنجی ئێمابی. مەرزان چەند ماڵ دەبیتن؟ وڵی ئوستاز نزیکە 6 ماڵ دەبی. لێرە زیاتر کودەری سەرچاوی داهاتی خەڵکی ئێرە زیاتر لەسەر چییە؟ بەعام خەرێک قەدیم مەڕووماراتی هەبوو بە فەلاحەتی و شتانە مەشغول بوو خەرشی دیاتەکان هەر بەو شێوی بوو بەس بەڕاستی بەو ئاخیرانە کە کوردستان مەسەن ئازاد بوو بژێوی ژیانی خەرکی خۆشتر بوو بوونی ساحب حکومەت و نیمچە دەوڵەتی خۆمان خەرێک ڕووی زیاتر لە پیشەی محاش و دامەزراندن بۆ شێوەی ڕویان تێکرد بەڕاستەکە ئێستا مەسەن باسی بێرە بکەن لە سەری 2000 سەری مەڕ و بزن ئەو شتانی لێ بەس ئێستا زۆر کەمی کردیە لە بەرێ و ئەوانی ئێستا کە گەنجن هەندێک پێشمەرگێ و مەسەن ئاسایشە و شوشتێ و بەو شێوەی ژیان دەبێت و ئەوجا بەخۆی خراپی شتەکەی ئەلێرەیە ئەمان ینی مەبەستەکەی من ئەوە نیە خەڵک نەبتە موچە خۆن بەڵام تەماشاکە ینی دائیمەن ئەمن لە بڕگەکان کە بەرنامەکەش باسم کردیە جوانی گوند ئەوەیە گوند بیتن شار بیتن ینی مەسەن لەو گوندەی خەڵک باخچەی بکاتن باخچەی هەنارە جوان ترەیە گاوداری بی چێربی مەڕبی ئەوشتانە بخێ و کا باشترە ئەگەر هەمووی بۆ موچەخۆر ینی گوندەکەش و شارەکە لێ دێتن مەرزان زیاتر کودری دانیشتوانەکەی پێکاتە لە عشرەتەش سوورچی خزمانی سوورچی بەڵێ کاکەزگا ئەتو ستایلەکە سوورچیانی نییە سوورچی ستایلش جوانیان هەیە مەسەلەن ئەو پەشمە بەرگزەکان هەیە و کرا و جەمەدانی و گورینگ و شتێکی جوانیانە بەس ئەتو ئێستا ئەوەندە خۆتقیت خۆز کردیا دەڵێ ئەمن خەرشی دەشتێ ئەتو خەرشی شاری بالعکس بیتەوە وڵای ئوستاز وەیە بەخۆ یەک لە جوانی ئەو حاشێتەکانی کە لە کوردستان ئەژین لەسەر ستایلی خۆیان بن بەس یەک لەو تایبەتمەندانی لە ناو حاشێت سوورچی هەیە خۆ ئەگونجینن دەک هەموو ئەو حاشێتەن کاجا مەسەڵەن لە ڕووی زمانەوە بی لە ڕووی جرک و بەرگەوە بی ئەمە زۆر فەرق و جیاوازی پێ ناکەن قسەکەیت و زۆر جوانە ڕاستە ئەو شتەی کە سوورچی بەکاردێنی تایبەتە بەس وڵای ئێستا ئەمن ناتوانم چونکو تەمەنەکەم ئەوە نییە بتوانم ئەو شتەی